بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە بەرنامەی دیداری تایبەت بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە. هەوڵ دەدەین لەم ئان و ساتەدا قسە لەسەر باسێکی گرنگ و ڕووداوێکی گرنگ لە مێژووی ئیسلامیدا بخەینە ڕووە پێشکەشی بەڕێستانی بکەین، ئەویش باس و بابەتی هیجرەتە، هیجرەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مەکەوە بۆ مەدینە. ئەم هیجرەتە گۆڕانکاریەکی گەورەی مێژووی دروست کرد لە ژیانی مسلماناندا و هەروەها گۆڕانکاریەک بوو بە بەراورد لەگەڵ ئەو قۆناغی نیمچە دوورگەی عەرەب و دەوروبەری. ئەمڕۆ بەرنامەکەمان بە شێوەیەکی گشتی دیدارێکی تایبەت لە کۆمەڵی ڕوانگەی جیاوازەوە لە ڕووی بانخوازی و هەروەها لە ڕووی فکری و شارستانیەوە لە ڕووی شێوازی مامەڵەکردن و ڕەفتاری پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ دەوروبەردا قسە و باسەکەین لەسەر ئەم تەوەرانە بە میوانداری هەریەک لە بەڕێزان دکتۆرە شەهلا بورهان خەیات، مامۆستا لە زانکۆی سەلاحەدین، بەڕێز دکتۆر حەکیم ئەحمەد خۆشناو پرۆفسۆر و مامۆستا لە بەشی مێژووی زانکۆی سەلاحەدین، بەڕێز دکتۆر خالید گەردی مامۆسای ئاینی و مامۆستا لە بەشی دیراساتی ئیسلامی لە شاری هەولێر. خۆشحاڵین لەم بەرنامەدا بتوانین گفتوگۆیە بکەین لەسەر ئەم تەوەرەی کە پێوترێت باس و بابەتی هیجرەت و ساڵانە یادیەکرێتەوە. سەرەتا دکتۆرە شەهلا بزانین پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک بانگەوازی ئیسلامی لە شاری مەکە دەست پێ کرد، ئەم بانگەوازە ماوەی چەند ساڵێکی خایان دوای ئەوە بیری لەوە کردەوە و ئەو هەلومەرجە ئەو بارودۆخەوە وای خواست کە شاری مەکە لە ژێر ئازار و ئەشکەنجەدا بەجێبێڵێت و قۆناغێکی نوێی ژیان و ژیاری ئیسلامی دروست بکە، ئەوش لە ڕێگەی بانگەوازەکەیەوە. بزانین ئایا هیجرەتکردنی پێغەمبەر کە لەم قۆناغەدا ڕوویدا لە مەکەوە بۆ مەدینە هەمان درێژکراوەی ئەو قۆناغی بانگەوازە بوو و تەواوکاری بانگەوازی پێشوو بوو کە پێوترێت داوە لە ناو میلەتێکایە لە ناو خزمەکانی خۆیان لە ناو دەوروبەریە، ئەو دەوروبەرەی کە بێباوەڕ بوون یاخود لەسەر ئاینەکانی تر بوون. ئایا ئەمە بۆ خۆی درێژە پێدانی بانگەوازەکەی پێشوو بوو بۆ تەواوکاری ئەوە بوو؟ بەڵێ، زۆر سوپاس مامۆستارم، بەناوی خۆی گەورە و میهرەبان. تەمان بابەتی بانگەواز بابەتێکی زۆر قوڵە و زۆر شتی بە خۆیەوە دەبینی. بەنسبەت درێژە پێدان بە مەسەلەی بانگەواز لە سەردەمی مەدینەدا هەمان شتی کرد پێغەمبەر درودی خۆی لەسەر بێ، بەڵام جیاوازی هەبوو. بۆی دەبینین هجرەتکردن لە مەکە بۆ مەدینە بەڕاستی بە خاڵێکی وەسەرخاندا دەنێ لە مێژووی ئیسلام، لەبەرەوەی بەو هجرەتکردنەوە بەو ینی گۆڕانکاریی زۆر گەورە ڕوویدا لە ژیانی مسلمانەکان لەلایەن سیاسی، لەلایەن ئابووری، لەلایەن کۆمەڵایەتی، لەلایەن ئاینی، لە هەموو لایەنێکەوە. بەڕاستی کۆچکردنی مسلمانەکان لە بۆ مەدینە سەرەتایەک بوو لە بۆ شێوازێکی نوێ لە بانگەوازی ئیسلام. ئەو شێوازە نوێیە پێغەمبەر صلی الله علیه و سلم کاتێک کە دەستی پێکرد لە فترەی مەکە، هەر هەمومان دەزانین لەو سەردەمە مسلمانەکان لە ینی تەنها پێغەمبەر صلی الله علیه و سلم دەویست تاک دروست بکە، تاچی مسلمان دروست بکە لە سەردەمی مەکی، و تانی بەشێک لە مسلمانەکان ینی چەند کەسێک بکاتە مسلمان، بەڵام لەگەڵ ئەوەشدا ئاینی ئیسلام و داوای ئیسلامی لەو فترەیە لە مووقفێکی لاواز بوو. بەڕاستی بە کۆچکردنی مسلمانەکان لە بۆ مەدینە مووقفی داوای ئیسلامی زۆر بەقووەت بوو، لەبەرەوەی مسلمانەکان لە سەردەمی مەکە لەو شوێنە کە بانگەوازی ئیسلامیان دەکرد پارێزراو نەبوون، حیمایە نەدەکران و زۆر جارش تووشی ئازار و ئەشکەنجە دەبوون و تاک دروست دەبوو. بەڵام لە سەردەمی مەدینەدا پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەرزیەتێکی دروست کرد لە بۆ داوای ئیسلامی و مسلمانەکان پارێزراو بوون لە سەردەمی مەدینە، و لە هەمان کاتیشدا شێوازی بانگەوازی ئیسلام گۆڕا، یعنی لە فترەی مەکە بە مجادلەی حەسەنە داوای ئیسلامی بڵاودەبووە، بەڵام لە فترەی مەدینە مووقفی مسلمانەکان و مووقفی پێغەمبەر گۆڕا لە بۆ لە بۆ ئەوەی کەوا بتوانی ئەوزارە دیفاع لە بانگەوازی ئیسلام بکە بە شەڕ، یعنی بتانی وەڵامی ئەو کەسانە بداتەوە، ئەو هێزانە بداتەوە کە بەرانگاری لە ئاینی ئیسلام دەکەن ینی بە قووەتێکی عەسکەری، بە سەربازی. لێ دەبینین پێغەمبەر صلی الله علیه و سلم وەکو قائیدێکی عەسکەری و سەربازی و سیاسی بەدیار دەکەوێت لە سەردەمی مەدینەدا. بەڵێ، کەواتە ئەکرێ بڵین ئەوەی کە بڵین چەمکی هیجرەت لە نێوان دوو کەوانەدا هەمان درێژکراوەی ئەو بابەتە بوو، یا ئەو
بانگەوازە بوو کە سەرەتا لە مەکەوە دەستی پێکرد بۆ ئیدامەدان و تەواوکاری ئەمەی ئەو درێژەی پێبدا ئەوەی بەڕێزت باسیەکەی لە ڕووی سیاسی لە ڕووی سەربازی لە ڕووی تەنانەت کۆمەڵایەتی و دواتر باشیەکەینانی لە ڕووی قانونیشەوە کۆمەڵی قوانین و دەستوری گرنگ لە ناو مەکادانرا مەدینە عەفودانرا بۆ بەڕێوەبردنی ئەو شارە ئەمە درێژکراوەی هەمان شێوازی چۆنەڵی تایپ و مۆدێلی پێشووتر بوو کە بە مهمەی ئەوە بۆ خۆی هاتبوو لە مەکە قۆناغێکە مامۆستا لە قۆناغەکانی بڵاوکردنەوەی ئاینی ئیسلام قۆناغێکی نوێیە بەڵام بە شێوازێکی نوێتر یعنی لە سەردەوی مەکی دەستی پێکرد بەڵام لە سەردەوی مەدینە بەردە یعنی بەخۆی هەر کۆچکردنەکە لە بۆەوەی بووکەوە بانگەوازی ئیسلام شکلێکی نوێ وەرگری و بانگەوازی ئیسلام بەردەوام بی لە بڵاوبوونەوە لە بەروەی مسلمانەکان کۆچیان کرد لە بۆ مەدینە. بەڵێ دکتۆر حەکیم هیجرەتکردن لە مەکەوە بۆ مەدینە بۆ خۆی کۆمەڵێک دەرهاویشتەی بە دوای خۆی دایەنە ئەو دەراویشتانەش معلومی بەڕێستانە گۆڕانکاریی گەورە لە ناو مەدینە ڕوویدا لە پەیوەندی بە پێکاتە کۆمەڵایەتیەکانی ناو مەدینەوە بێ و هەروەها دروستکردنی دەوڵات ئیتر ئەو کارانەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەستی پێکرد و دواتر بوو بە دەوڵەتێکی نمونەی ئەکرێ بڵێن ئەمە سەرەتایەک بوو یاخود بیناکردنی شارستانیتێکی گەورەی ئیسلامی بوو لە ڕووی سیاسی و لە ڕووی کۆمەڵایەتی و وەکو دکتۆرە ئاماژەی پێدا تەنانەت لە ڕووی سەربازی وە کوی ئەو کارانەی تر کە لە ناو مەدینە دوای ئەوە لەژێر سایی پێغەمبەردا صلی الله عليه وسلم تاوەکو ڕۆژی کۆچکردنی بەدی هات. بەڵێ سەرەتا بسم الله الرحمن الرحیم لە ڕاستیدا ڕووداوی کۆچ ڕووداوێکی ئاسایی نەبوو لە مێژووی مسلماناندا و لە مێژووی مرۆڤایەتیشدا بەڵکو خاڵێکی وەرسەرخانی گرنگ بوو عەتەفێکی زۆر گەورە بوو بەهۆی سروشتی ڕووداوەکە و هەم بەهۆی لێکەوتەوە شوێنەوارە و ئەنجامەکانی کە لێکەوتەوە کاتێک کە پێغەمبەر صلی الله علیه و سلم کۆچی کرد لە مەکە بۆ مەدینە کۆچکردنەکەی تەنها خۆڕزگارکردن نەبوو لەبەر زەبر و زەنگ و زۆرداری و ستەمی قوڕەیشەکان مشرکانی مەکە ئەگەر ئەوە کارێکی ڕاستەوخۆ بووبی ئەوەی کە دیارە بەم لە ڕاستیدا لە ناو بڵێن ناو کرۆک و ناواخنی کۆچ زۆر ئەم کاری شادراوەی گەورەتر هەبوون کە خۆی دەبینێتەوە لە دروستکردن و بیناکردنی دەوڵەتێک دروستکردنی دەوڵەتێک بۆ مسلمانەکان گواستنەوەیان لە قۆناغی لاوازی و بێهێزی و دەست بەسەری و دەستەوەستان و چەوساندنەوەوە بۆ تەمکین و بۆ هێز و بۆ دەسەڵات و بۆ سەروەری طبعاً زۆر جیاوازە کاتێکەوە کەسێک سەرکردەیەک یاخود گروپێک لە شوێنێک دەژین و کاروباری خوان بەڕێوە دەبن یاخود بەڕێوە دەبرێن لەلایەن کەسانی دیکە ئەمری خوان کاروباری خوان سیادی خوان دەست خۆیان نییە لەگەڵ ئەوەی کەوە خوان سەرکرداتی و ڕابەراتی و حکم و حکمڕانی خۆیان بکەن زا مسلمانەکان لە مەدینە چوونە قۆناغی تەمکین قۆناغی دەسەڵات و تواناوە یعنی ئەگەر تەماشا بکەین ئەو ڕووداوە کۆچکردنە لێکەوتەکانی جگە لە لێکەوتەی بڵێن ئاینی کۆمەڵایەتی ئابووری سیاسی بەڵکو کۆی هەموو زمکانی شارستانەتی گرتەوە ئەوەی کە ئێمە زۆر زار دەبینین لە مناهیزی خوێندیش دەخوێندرێ لە ڕووی بڵێن ڕووکەشتێکەوە بێ ئەوەی کە بیسرین ناو عمق و قوڵایی و فەلسەفەی هیجرەتەوە دەخوێندرێ مەسەلەی ئەو کارە گرنگانی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەنجامیدا لە شاری مەدینە لە دروستکردنی مزگەوت و لە برایەتی دروستکردن نێوان مهاجرین و ئەنسار و لە دەرکردنی سەحیفە یان وەثیقەیان ئەو بەڵگەنامە و بە دەستوری یەکەم دەستوری مەدەنی دەناسرێ ئەو کارانە دەخوێندرێ بەڵام باسکردنی ئەهمیەت و گرنجەکانی کەمتر ئاوری لێدراوەتەوە لە مەناهیجی خوێندن بەداخەوە ڕاست مامۆستانی ئاینی باس دەکەن لە وتارەکانیان بەڵام ڕێکدانەوەی لە ناو مەناهیجی خوێندن کەمترە کە پێویستە زیاتر بەڕاستی گرنجی پێ بدرێ تەماشا بکەین ئەوەی زامت باست کرد ئەگەر لە ڕووی بڵێن کەم کارکەوا کرا دروستکردنی مزگەوت بوو مزگەوت وەکو مؤسسەیە وەکو دامەزراوەیەکی سیاسی مەدەنی ئاینی کۆمەڵایەتی یعنی وەکو مرکزێک بوو بۆ ڕاوێژکردن مسلمانەکان لەوێ کۆ دەبوونەوە یعنی حساب کە لە 150 تا 200 هزار کەس کۆچیان کردووە بە تەقریبی و تەقدیری کەم نییە ئەو ژمارە زۆرە دەیان هزار کەس کۆچ بکەن لە شوێنێ بۆ شوێنێکی بێئێکی دیکەی جیاواز
ئەوانە پێویستیان بەوە هەیە کە شوێنەکەبی کە تێدا کۆ ببنەوە و ینی مەرجعی خوان و پێغەمبەر صلی الله علیه و سلم ببین و ڕاوێژی پێ بکەن و خۆت ئەو فەرمانەکانی لە ڕێگەی ئەوانی خوار خۆی دابش بکە و بگوازێتەوە. ئەوە بڵێن ئەوە یەکەم بوو، کاری یەکەم کە مزگەوت دروستکردن بوو کە وەکوتمان هەمووکو دەستگایکی تعلیمی و فێرکردن، هەمووکو دەستگایکی بانگەواز و بڵاوکردنەوە و ئاینی و نوێژ خوێندن و هەتا دوایی دواتریش ئەو کاری گەورەیکەوە زۆر سەرنجی بەشەری دەڕادەکێشیم دروستکردنی برایەتی، یعنی ئەتو کەسێکی بێگانە نەدیتیە نایناسی لە حیاتی خۆت بە سەدان کیلۆمەتر لێت دوور بووە لەبێ ئەیەکی جیاواز لە هەموو شتێک جیاواز بیەکە لە تۆ لە ڕووی سروشتی و جوگرافیەوە، لە ڕووی پێکهاتەی قەبەلیەوە، لە ڕووی ئیمکانیات و بڵێنلانی ئابوووریەوە، لە ڕووی عادات و تەقالیدی کۆمەڵاتیەوە لە زۆر شتێک جیاواز بوون. بەڵام ئێستا تۆ بچی کەسێک لەو جیاوازە بیهێنی بچێتە ناوماڵی کەسێکی دیکە کە لە بڵێن ئەستاریەکان کارێکی بە قسە خۆشە ئاسانە، بەڵام کەسی لەگەڵ بژێ کە پێش نەدیت ناناسیە بەس لەبەر ئەوەی فەرمانی خوای گەورە فەرمانی پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ چارەسەرکردنی کێشەیەکە کە دروست دەبێت ئەگەر بێت ئەو حکمت و دانایە نەبا بۆ ئەنجامدانی ئەو هەنگاوە بۆ بڵێن جێبەجێکردنی ئەو هەنگاوە ئەوە دووەمیان. ئەوەی سێمیشیان کەوتمە هەرێک لەوان نێکەوتەی زۆری هەیە، ئەوەی سێمیشیان دەرکردنی سەحیفە و یاخود دەڵێن دەستورێک بۆ ڕێکخستنی پەیوەندیەکان لە نێوان دانیشتوانی پێکهاتەکانی شاری مەدینە لە مسلمان و لە یەهودی و لە قەبائیلە جیاوازەکان یەکەم جارە لە مێژووی دەتوانین بڵێن دەساتیر و مێژووی یاسایی دەستوری دەربکرێ مدەوەن و نووسراوە. پێشتر خەڵکەکە اعتیمادی لەسەر عرف دەکرد زیاتر بە ئاعراف و نەریت شش نووسراویان نەبوو بگەڕێنەوە سەری، بەڵام ئێستا یعنی ئەوە بڕاستی بیرکردنەوەیە کە هەنگاوێکە سەدان ساڵ پێش سەردەمی خۆی کەوتووە، ینی لە ئەمە لە سەدەی 20ەوە تەماشا دەکەی میثاقی لائحەی مافی مرۆڤ و دوای ڕێکخراوەکانی دیکە باسی مافی ئینسان و ئەو شتان دەکرێت چەند دوای ئەوە زۆر درەنگتر. مەبەستم ئەوەیە ئەوە بەڕاستی ینی بڕێن هەنگاوێکی ئێزگار گەورە بوو بۆ ناساندنی بۆ دانان بە شوناسە جیاوازەکان لەناو وڵاتێک، گواستنەوە لە دەوڵەتی قەبیلە بۆ دەوڵەتی مواتەنە، دەوڵەتی هاوڵاتی بوون. ینی هەرێک لەوانە هاوڵاتی ئەو نیشتیمانن کە نیشتیمانی بچووکی مەدینەیە، بەڵام هەرێک لەوانە پارێزگاری لە شوناسی تایبەتی خۆی تایبەتمەندی خۆی دەکات. ئاینە یان بڵێن عادات و تەقالی هەر شتێکی دیکەیە، ینی دانان بە شوناسە جیاوازەکان ئەوە شتێکە ئەوڕۆ تاکو ئێستاش نەتواندراوە بەڕاستی جێبەجێ بکرێت لە ڕۆژگاری ئەوڕۆ کە سەڵی 20ەکە، بەڵام پێغەمبەر صلی الله علیه و سلم لە هەفتەمی بڵێن زاینیەوە توانی ئەو کارە ئەنجام بدە. بەڵێ تەواوکاری وەڵامەکات ماوە، بەڵام ئەچمە لای دکتۆر خالید دوایی ئەگەڕێمە وڵات تەواو یەکەین. دکتۆر بەخێر بێی بۆ ستۆدیۆی کەناڵی پەیام. لەوانەیە بەشێکی بابەتەکە وەتەوەرەکەی کە پەیوەندی بە بەڕێستەوەیە زیاتر لایەنی شێوازی مامەڵەکردن و هەڵسوکەوتی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە مەککە بە شێوازێک بووە، بەڵام دواتر هیجرەتەکە گۆڕانکاری بێگومان هەموو لایەک ئەزانن بەڕێستان لە ڕووی سایکۆلۆژی، لە ڕووی باری دەرونی کۆمەڵناسیەوە تەنانە گۆڕانکاری لە زۆر ڕوایە لە شێوازی بیرکردنەوەی ئینسانە. پێغەمبەر صلی الله علیه و سلم لە مەککە داعوە و بانگەوازێکی ئەکرد بە ڕەفتارەکانی بە هەڵسوکەوتی بە ئوسلوبی خەڵک شوێنی پەیامەکەی کەوت. ئەمە چۆن توانی لە کاتێکا کە هیجرەتی کرد لە مەککەوە بۆ مەدینە ئیدامە بەم پەیامە بداوە، شێوازی هەڵسوکەوت و ڕەفتارەکانی لەگەڵ دەوروبەرە کە لە مەککە وەکو بەڕێز دکتۆرە ئاماژەی پێکرد لە قۆناغی زوعف و لاوازیەوە، بەڵام دواتر دەچێتە قۆناغی هێزەوە. ئایا چۆن توانی هاوسەنگی لە نێوان ئەمانەدا دروستکە و بتوانێت کاریگەریەکی گەورەوە دروستکە لە ناو مەدیناکە بێتە نمونە و سەرمەشقێک لە مێژوو شارستانێتی ئیسلامیە؟ بەڵام بەناوی خوای گەورە و میهرەبان. طبعا پێشی وەی جوابی ئەو پرسیارە دەم و حەزەکەم شتێکی دیکەش بڵێن ئیزافەتەن بۆ ئەو پرسیارەی بەڕێزت کردین. هیجرەتی ئەسحابی پێغەمبەر صلی الله علیه وسلم پێشی خۆشی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم مەجموعەی لە سەحابە دەنێری لە بۆ حەبەشە و پیاویان تێدایە، ئافرەتیان تێدایە. ناردنی ئەو مەجموعەیە پێغەمبەر صلی الله علیه وسلم سەبەبێکی تێدا بەیان دەکات لەوەی دوایین ئیخۆشی یەکلاکاتەوە هەمان ئەو شتە دروستکە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم پێشتر تەختیت و ڕێشێوازێکی جوانی لە بۆ دانابوو. فەرمووی ئیذهبوا إلى الحبشة فإن بها ملكا لا يظلم عنده أحد.
خەڵک لەو حەدیسە ئەگەر بەس تەماشای بکە بەڕاستی زۆر شتی گرنگی تێدایە. بڕۆن لەوێن دەرچکە مەلیکێکی تێدایە ناڵێ مسلمانیان وایە دەفەرمێ زوڵم لەکنەوی زوڵم کەس لی ناکرێ زوڵمی لێ ناکرێ. تۆرە ئێستا تەماشاکە گەرە و حەدیسە بهینە ڕۆژگاری ئەوڕۆ کە جێبەجێیدا بکەیت چێن دەرهەیە بۆ نمونە تۆ مەلیکێکی تێدا هەبی خەڵک لای ئەودا زوڵمی لێ نەکرێ. ئەو شتە بوو پێغەمبەر دروستی کرد صلی الله علیه وسلم لە شاری مەدینە پێشتر لێیان دوور بوو بەڵام گۆڕانکاریەکی دروست کرد پێغەمبەر صلی الله علیه وسلم مەلیکێک نابڵێن پێغەمبەرێک دێ پەیامێک دێ هەموو ئاینەکان هەموو ئەوانەی کە کەسەکان مافیان پارێزراو دەبی بەوەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم چونکە وەختی خۆی کۆمەڵێک ئەسحابەی ناردووەتە جێگایەک کە ئەوان لە لای ئەو مەلیکە پارێزراو بوونە. تۆ تەماشا کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێ مەلیکی حەبەشە دەمری وەفاءن نوێژی لەسەر دەکا. پێغەمبەر صلی الله علیه وسلم وەکو ئیبن کەثیر لە بیدایە و نیهایە دەفەرمێ وەفدێک لە حەبەشە هاتن پێغەمبەر صلی الله علیه وسلم ئاماژەی بە سەحابەکان کرد کەس خزمەتیان نەکا بەخۆم نەبی. فەرمیان لۆ یا ڕەسوڵ الله فەرمی وەختی خۆی کە ئەسحابی من چوون لەوێن دەر ئەوانە خزمەتیان کردن ئێستا واجبە لەسەر من ئەو حەقیان بدەم. تو وەرە ئەوڕۆ سەرکردەی ئەوڕۆ کە ئەگەر بینی وەک واقعتە تەبان هەر ئەو حەدەسە بەرنامەیەکی دەوێ بینی تەطبیقی کەی لەسەر گوندەکان و دێهاتەکان و کە وەختی خۆی خزمەتی ئەو شۆڕشەیان کردی ئێستا بواە دەقاتی ئەوەندە خزمەت بکرابانەوە لۆچکەوانە وەختی و خزمەتیان پێشکەشکرد پێغەمبەر صلی الله علیه وسلم وەفاءن لەبۆی بەس خزمەتی ئەسحابەکانیان کردی فەرمی بەدەستی خۆم خزمەتیان ئەەکەم پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەزمونێکی پێشتری هاوڵانی لە بەردەسا بووە لە هیجرەتەکەی بەڵێ لە هیجرەتە لە بەردەستیدا هەبووە لێ دەشبینی کاتێک بڵێن کە دەگەڕێنەوە مهاجرەکان لەو کاتێ لە فەتحی خەیبەر دەڵێ من نازان بە چ هەنیان دڵخۆش بم بەو هاتنەوەی ئەوانەیان بە فەتحی خەیبەر کاتە زەوم بەبەستم چ بوو یعنی پێغەمبەر صلی الله علیه وسلم فکرە و بۆ چوونی هیجرەتدا لە پێشتر لە دڵی ئەسحابەکانیشا چەسپاندیەتی لۆ خاترێت و بتەوێ مثلا لە جێگایەکدا هەموو جێگایەکت لێ دەگیرێ هەموو شوێنێکت لەسەر قەپات دەکرێ ڕۆی لۆ ئەو جێگایدا کە دەتوانی تێدا ئازاد بی و ڕەئی خۆت دەربڕی و عیبادەتی خۆت بکەی و نەوعێک لەوەشت تێدا هەبێتن کە وەکو مواتن وەکو دکتۆری بەڕێز ئاماژەی پێکرد یعنی بزانی تۆ مواتنێکی ئەو وڵاتەی ئەو جێگایی و بە هەموو لایەکدا ئەتوانن بیپارێز ئەجا بگەڕم بۆ سەر ئەو خاڵەی بەڕێزت ئاماژەت پێکرد چکەوە هە درێژە پێدەری ئەوێن دەربوو هاتەوە شاری مەدینە و پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو کیانەی لە شاری مەدینەدا دروست کرد کەسایەتیەک لەوێن دەردا دروست دەبی لە لای پێغەمبەر صلی الله علیه وسلم کە زوڵمی لێ ناکرێت نەک زوڵمی پێ ناکرێت لەوە زیاتریشی پێدا حەقیشی پێدەدرێ یعنی وای لێ کرد پێغەمبەر صلی الله علیه وسلم مەدینەی کردە شوێنێک منبعێک کە دای مەزران لەوێن دەر ئەو گۆڕانکاریەی لەوێ دروستی کرد قوڕەیش هەمووی پێ سەرسام بوون بەوە سەرسام بوون تەماشاکەن پێغەمبەر صلی الله علیه وسلم مافەدا بە ئافرەت مافەدا حتا بە حیوانات مافەدا حتا بە منداڵ مافەدا بە هەموو کەسێک زائید لەسەرەوە ئەو حەقانەی کە مەهزوم کرابوون وەختی خۆی لە زەمەنی قوڕێشدا بەواستەی ئەو عورف و شتانەی کە لە ناو ئەو نەریتانەی کە لە ناویاندا هەبوو پێغەمبەر صلی الله علیه وسلم لەوەی جێڕانەوە یعنی مافەکانی هەموودانەوە دەستیان منداڵ نابێزندە بە چاڵ بکرا ئافرەت دەبێت میراتی پێ بدرێتن ئەبێ ئەو کەسە خزمەت بکرێتن ئەو شەراکەتی هەیە لە ئەو دەوڵەتەدا دروستکردنی دەوڵەمەندەکان بۆ نمونە طبعاً کە باسەکەم بە مروری زەمن زەکاتیان لێ وەربگیرە بدرێتەوە بە فوقەڕایەکان یعنی بەڕاستی دەوڵەتێکی نەوعی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەو هیجرەتەی خۆیدا دروست کرد جاوش منتەڵەقی چییە تۆ کە تەماشا تعبیری قورئانی بکەی یعنی قورئان ئینسان بە جوولە دێخی حرەکەی پێەکە یعنی نایلی کەسێک بێەوە دانیشن یعنی بەس بۆ نمونە یعنی بۆ لەگەر احترامم لە ئەو قسانەی کە دەری دەبڕ قسەکانم بە غەڵەت لێک نەدرێتەوە دانیشی بەس ذکر بکە یان دانیشی بەس دوعا بکە عیبادەتێکی شخصی بکە قورئان پێ فەرمێ ئین الله لا یغیر ما بقوم حتى یغیروا ما بأنفسهم تۆ بێ لە نەفسی خۆتدا تەغییر دروستکەی گۆڕانکاری دروستکەی ئەو گۆڕانکاریە کو دروست دەکرێت لێرە پێم ناکرێت لێرە دەیکەم لەو بوقعەیە ناکرێت لەو بوقعەیە دەیکەم لێرانە گونجاونیە لێرانە گونجاو دەبێت ئەوجا پێغەمبەر هات صلی الله علیه وسلم ئەو دەستەڵاتە زەعیفی کە لە مەکە هەبوو لەکم دینکم وەلیە دین لەوێن دەردا گۆڕانکاری بەسەرداینەوە حقیقەت پێغەمبەر صلی الله علیه وسلم پەیامەکەی خوا ئەمری پێکرد بڵاو کاتەوە لە بۆ هەموو دنیایەدا و هەر کەسێ هاتە سەر ڕێگایدا پێغەمبەر صلی الله علیه وسلم تێکۆشان ئەخوا ئەمری پێکرد کە بیکە یا ئەیها النبی جاهد الكفار والمنافقین ئەو پەیامە بگەین نەجا لێرە مستەڵحێکی غەڵەتی زۆر جارویا خەڵک لەو پەیامە بە غەڵەت تێگا کە ئایا ئیسلامەتی بە شیر بڵاو بوویتەوە یان بە ئاشتی بڵاو بوویتەوە ئیسلامەتی ویستیتی بگاتە هەموو جێگایەکدا شەڕی لەگە کەس نەکردو ئەوی بربەستی لێگرتیا یعنی هاتۆتە پێشی بربەستێکی لۆ دروست کرد جا لێ دەبینی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە شاری مەدینەدا بوو بە حاکم بوو بە قازی بوو بە
ئەو کەسێک کە خوای پەروەردگار بە نەبی ناوی بردووە بە ڕەسوول ناوی بردووە داینە لە ناو خەڵکدا وەرن تەماشا نمونەی ئەو پێغەمبەرە بکەن ئێوە ئەو بکەنە پێشەنجی خۆتان لۆ لەقەد کانە لەکم فی ڕەسوول الله ئوسوەة حەسەنە بۆ بەو قودوە بەو کەسایەتیە بەرزە کە هەموو مەلیکەکان ئەسحابەکان خەڵکی دیکە هەمووی چاوی لێ بکەن ببین بزانە سیستەمی ژیان و سیستەمی پەروەردگار کۆ لەگەر سیستەمی ئەوەی کە لە ڕابردوودا هەبووە ئەوەی لە داهاتوودا دێتن تۆ تەماشاکەی سەیری بەڕاستی ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەگەر تەماشا بکەی یعنی هەرچی هەبوو لە شاری مەدینەدا دروستی کرد لەوێندەر لە مەکە دەستیان بەستا بوو نیان هێشتیش بکە بەڵام لە مەدینەدا پێغەمبەر صلی الله علیه وسلم یعنی شتێکی دروست کردە بۆ مسلماناندا وای کرد کە هەموو مسلمانان سەرسامن و غەیری مسلمانانش پێی سەرسام خاڵێک زۆر گرنگە دێمەوە لات ئەوش پێوتە چەمکی ئەخلاق خوای گەورەوە وإنك لعلى خلق عظيم وصفك دێمەوە لات دواتر شەرحی ئەوە شەکەین لە چوارچێوەی ئەو پسپۆڕەی بەڕێستوە ئەو زانیاریانەی کە لەسەر کەسایەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە مەدینە باسەکەی دکتۆرە بێگومان زمینەی هیجرەت لە مەکەوە بۆ مەدینە سێ قۆناغیە بوو قۆناغی ئامادەکردن بەیعەی عەقەبە یەکەم و دووەم بەیعەی دووەمیان بەیعەت النیسائی پێوتە پێم خۆش بوو بەڕێزی شت لەبەرەوەی کە ئافرەتیت بۆ بینەران و زیاتر لە چوارچێوەی مافەکانی ئافرەت و بەشداری پێکردنیان ئەوە شی بکەیتەوە بەڵێ فعلا بەیعەی عەقەبەی یەکەم و دووەم یەکێک بوو لەو ئەساسیاتانە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم کردی و لەوەی بتوانین زمینەیەک دروست بکە لە بۆ مسلمانەکان لە مەدینە یعنی پێشەوەی بچنەوێن دەر شتەکان یعنی جێکیان هەبی بتوانن لەوێ استیقرارکەن و داوە بەردەوام بی بەنگەوازی ئیسلام بەردەوام بی بوونی ئافرەت لە بەیعەی نیسا یەکێک بوو لەو شتانەیەکەوە ئەو بەیعەیە بەو ناوە ناسراوە هەروەها داوا نەکرد یعنی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە یەک لە بەیعەکان داوای حەربی کرد بەڵام لەو بەیعەیە کە پێی دەڵێن بەیعەت النیسا لا تزنوا ولا تسرقوا يعني هندك قواعدي آيني إسلامي ليان داوا كرد يعني هندك شتي ليان داوا كرد ملتزم بمبين بالله ملتزم بمبين حتى وكو مثلا لناو أو قاعدة ولناو أو سنورة در نسن كاتيكا دسنا مدينة تشكا بيوستي بوي هبو كوا لدو نقطي مسلمان كان دروز بكا أواني كلا مدينة ياتينا هم لناحي حرب لبروي بيغمبر صلى الله عليه وسلم بماني لماني كدت سوا مدينة بيوستي بجهاد هبو يعني مرحلين نوي لدعوة جهاد بو يعني لمكي جهادي سلمي بلا من لمدينة جهادي حربي دس بيدكا كأيش يك ل بيع كان دعوة دكان ليان كأجهاتو قام مسلمانة كانت سنة مدينة دفاع لواني دكان هم يوم بيع عددنا بيغمبر صلى الله عليه وسلم بلا دفاع شيء لذكين وشر شيء لسر ذكين بلا بلام أويك أو بيعة النساء أوش وغير وكو چۆن دکتۆر خالید باسی هیجرەتی کرد بۆ حەبەشە بۆ لای نەجاشی وەکو ئەساسێک و تربیەتی هاوڵەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەمەش وەکو بنیادێک ئەساسێکی بڵێن بنچینەیەکی بنیادی نەبوو بۆ مشارەکەکردنی ئافرەتان دوای لەو کۆمەڵگە نمونەیی کە لە مەدینە دروستکرا دەکرد پاشەوەی کە مسلمانە کان کۆچی طبعا لە فتری مەکیش ئافرەت هەبوو داهاتنە ناوەیانی ئیسلام ئەکید بەڵام لێرەدا وەکو بەڕێزی شت سەرەتا باس کرد مەرحەلەی لە کاتی مەرحەلەی ضعف حاڵەتێک بوو مەرحەلەی هێز و قووەت و بەشداری پێکردنی کردەی حاڵەتێکی جیاوازترە ئافرەت لە سەردەمی مەکیش هەر هەبوون داهاتنە ناوەیانی ئیسلام بەڵام وەکو تاکەک مەسەلەن بەڵام لە فترەی مەدینە لەسەریان بوو پێشگیری لە موسڵمانەکان بکەن و لە شەڕەکان بەشداریان دەکرد و وەکو ئەوە سەنەدێک لە بۆ مسلمانەکان یعنی پێویستمان بە ئافرەتیش هەبوو لە سەردەمی مەدینە کە بێنە ناو ئاینی ئیسلام و ببنە عنسڕێکی مساند یعنی پشتی بانگەوازی ئیسلام بگرن و بە تایبەتی لە شەڕەکان کە زۆر ڕۆلیان هەیە کاتێک کە دیفاع دەکەن لە شەڕ لەگە مسلمانەکان لە خەڵتی پشتەوە یعنی ئەوانە هەمووی پێویست هەبوو کە ئافرەتیش مەسەلەن بەشداری لە بانگەوازی ئیسلامی بکە بەڕاستی بە هەر شێوەیەک بێت. بەڵێ لە چەسپاندنی پایەکانی پەیوەندی کۆمەڵایەتیەکان لە ناو مەککە لە ناو مەدینە عەفوو لەوە تا چەند ڕەچاوی لایەنی بانگەواز کرابوو یعنی ئایا ئەو بانگەوازەی کە بەڕێزی شتان و پسپۆڕێکی خۆتان لەسەریتان نووسیوە تێزی دکتۆراتان هێناوە لەو بوارەدا تا چەند یعنی ئەوە بەردەوامی هەبوو کە چۆن بڵێ جۆگەلەیەک بوو ئەڕژایە و دەریا گەورەیەوە بەڵێ لەلایەنی کۆمپڵایەتی مەبەست لایەنەکانی تریش سیستەمی مەسەلەن لە مەدینە ماوسە زۆر شت عادات و تقالید مثلا عرف ئەوانە تقریبا پێغەمبەر صلی الله علیه وسلم لە بانگەوازی ئیسلام محاولەی کرد ئەو شتانە ئەگەر لاژ نەدا تەخفیف بکە یعنی لەبەرەوەی مثلا دەبی ئاین
شوێنی جێگای عادات و تەقالید و عرف بگرتەوە، یعنی مەسەڵەن قانونی دەوڵەت جێگای عرف و عادات و تەقالیدی گرتەوە. سیستەمی مؤاخات گرنگترین سیستەم بوو کە پێغەمبەر داهێنا درودی خۆی لەسەر بێت لە بۆ ئەوەی بتوانی پەیوەندی کۆمەڵایەتی لە نێوان مسلمانەکان چارەسەر بکە. مەسەڵەن ئەوسێک و خەزرەجیەک مەسەڵەن کردیە برا لەگەڵ قوڕیشی، مەسەڵەن قوڕیشیەک لە بەنو هاشم لەگەڵ ئەوسێک دەژی لە یەک ماڵ، بەڵام ناڵێ ئەمن لە فلان قەبیلەما، لە بڕی ئیسلام کۆم دەکاتەوە، ئیمان کۆم دەکاتەوە. ئەمە براینە لە دینەکە، نەک برابین لە قەبیلە. یعنی بە هەموو توانای پێغەمبەر صلی الله علیه و سلم محاولەی دەکرد عەسەبی قبلی دەمارگیری هۆزایەتی کەم بکاتەوە و بتاوێنتەوە، شتیت کە جێگای ئەو دەمارگیریە هۆزایەتیە بگرتەوە. و لە نفسی وەقتیش لە دەستوری مەدینەش هەمان شتی کرد، یعنی مەسەڵەن جگەلەوەی کە مسلمانەکان بەشداریان کرد لە دەستوری مەدینە، قەبائلی تکەش مەسەڵەن قەبائلی غەیری ئیسلامیش، یعنی ئەوانەی هەموو هاویشتە ناو قەوارگ، هاویشتە سنوورەشیانی لە بۆ دانا، یعنی مەسەڵەن هەر نەفەرێک کە لە ناو ئەو دەوڵەتە دەژی ملتەزمە بەو یاسایەی حەقەکی لەسەر هەیە حیمایەی حقوقی یەکتری بکەن، یعنی حیمایەکردنی حەق و حیمایەکردنی یەکتری بۆ واجبە لەسەر مسلمانان. ئەوجا لە بواری ئەوەی ئایا کاتێک کە دیفاع لە مەدینە دەکەن یان کاتێک دیفاع لە یەکتر دەکەن. یەهودیش هاتە ناو ئەو مۆزوعە، یعنی لە ناحیەی ئیجتیماعی کۆمەڵایەتی عیلاقاتی تەنظیمکردنی عیلاقاتی ئیجتیماعی نێوان مسلمانەکان لەلایەک و لە نێوان مسلمانەکان و نێوان غەیری مسلمانەکان لەلایەشتر، یعنی ئەوانە هەمووی ئەو عرف و عادات و تەقالید تاواندنی ئەو عرف و عادات و تەقالیدانە لە بۆ ئەوەی بوو کەوا مسلمانەکان بتوانن بەردەوام بن لە بڵاوکردنەوەی بانگەوازی ئیسلام. کەواتە مەژە چوارچەوەی پەیامە بانخوازیەکانیا بووە. بەڵێ لە زمنی داوای ئیسلام، بەڵێ دەستوری مەدینە یەکێک بوو لەو ڕێگایانەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم بەکارهێنا لە بۆ ئەوەی داوای ئیسلامی نەجاحەت بینی، بانگەوازی ئیسلام بەردەوام بی، کێشە لە بۆ داوای ئیسلامی دروست نەبی، بەڵکو لەو ئیتارێک کە محەلی بوون لە فترەی مەکی بێتە ناو ئیتارەکی دووەلی، یعنی بێتە ناو ئیتارەکی عالەمی، یعنی پاشەوەی کە بتانی وەزعی کۆمەڵگای مەدینە چارەسەر بکاتن و ڕێکیان بخات دەست پێ بکەن، ئەو جارە لە دەری مەدینە ئاین ئیسلام بڵاو بکەنەوە، ئەو جارە لە دەری شبه جزیرەی عەرەبی کە لەگەڵ سەرکردەکانی ئیمپراتۆریەتەکان پێغەمبەر صلی الله علیه و سلم محاولەی کرد ئاین ئیسلام بیانگەینتە، یعنی لە محەلیەت دەریانی هینا ناو عالەمیەت لە سەردەمی مەدینەدا. بەڵام ئەم جارەیان بە پارێزگاریکردن لە ڕووی هێزەوە لە داعوە بانگەوازەکە جیاواز لە پێشووکە قۆناغی لاوازی بوو، ئەندازێک بڵێن نهێنی بوو بە شاراوەیی بوو، بەڵام دواتر بە هێز دیفاعیشی یا بڵێن ئەو داعوە بانگەوازەی ئەپاراست. هەر لە فترەی مەکی دەڵێ ادعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة وجادلهم بالتي هي أحسن. جهات يعني فرض نییە بە ژێرەی وەزعی، يعني ئەمە دەتوانێ بڵێن سیاسیەن هیچیان نەبوو مسلمانەکان لە فترەی مەکەی، بەس تاک دروست دەبوو، بەڵام کە هاتنە مەدینە هەروەکو باسم کرد ئومەی ئیسلامی دروست بوو، ئومە يعني دروستکردنی ئومە دەکا کۆمەڵە دروست بوو، کۆمەڵ مەجموعە دروست بوو، ئەو مەجموعە لە ناو یەکتری پێویستە پێغەمبەر صلی الله علیه و سلم عیلاقاتیان و پەیوەندیان هەروەکو لێ بەندێک لە بەندەکانی دەستورەکەشە ئەو ئومەیە ئاماژەی پێکراوە، واحدة من دون الناس، من دون الناس، بەڵام ئومەتێکی سەر بەخۆیە، بس بەڵام لە دەستوری مەدینە دوو جۆرە ئومەتی دروست کرد پێغەمبەر صلی الله علیه و سلم، ئومەتی ئیسلام مسلمانەکان و ئومەتێکی سیاسیشی دروست کرد دنیاوی، یعنی یەهودیشی هینا ناو لە دەستوری مەدینە، یعنی یەهودیشی هینا ناو ئەو مجتەمەعی ناو ئەو کۆمەڵگایە، یعنی یەهود و مسلمانەکان و غەیری مسلمانەکان لە قەبائیلی عەرەبی هەر هەمویان ئەوانە لا یەثرب ئومەتێکی یعنی لێ دروست کرد، بەڵام ئومەتێکی دنیەوی، یعنی دیفاع لە مەدینە دەکەنەوەنە، هەموو واجبە لە سەریان ئەگەر دینیشیان مختلف بی، بەڵام دیفاعکردنەکە واجبە لە سەریان لە مەدینە بکەن. بەڵێ سوپاس. بابەتێکی ترەیە دواتر دێمەوە لە پەیوەندی بە لایەنە مرۆڤ دۆستیەکەیەوە هەیە، هەروەکو دکتۆر باسی کرد ئەو کاتانە نەجاشی کە کاتێک سەحابەکانە چەند هیجرەتەکە نەچنە لای پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێت لێ پاشایەکی لێ لای ئەو هیچ کەسێ ستەمی لێ ناکرێ، ئەمە لایەنی ئینسانیەکەی بۆ خۆ لایەنی دینیەکەی لەسەر ئاینی ئیسلامیش نەبووە و بە شێوازێکی تر. وە دواتر قسە لەسەرەوەکەین. دکتۆر حەکیم پێشتر وتمان وەڵامەکە تەواوکاری بۆکەین بەڕێزت باست ئەو سێ چەمکەکەی دروستکردنی مزگەوت و برایەتی نێوان مهاجیر و ئەنسار و دەستوری مەدینەت کرد. ئەکرێ ئەمانە چۆن تەوزیع ببنە ناو بابەتێکی گرنگ کە پێوتێ بابەتی حەزارەت، خۆت بەڕێزت ئەزانی حەزارەت لە هەردوو لایەنی مادی و معنەوی پێک دێ کە ئینسان دروستیەکە. جاری واشەیە ئێستا قسەیەکی ترێ ئەڵێن حەزارەتی مرۆیی ئینسانی، یعنی ئەو مۆرکە جیاوازە بڵێن ئەمە ئیسلامی، ئەوەی مەسیحی، ئەوەی قەومێکی دیاری کراوە، ئەوە کاڵ کراوەتەوە.
بەڵام چۆن ئەمانە ئەچنە ناو ئەو حەزارەتەوە کە شانازی پێوە بکەن مسلمانان لە مێژوی خۆیانە. بەڵێ ڕاستیدا لە ئاینی ئیسلامدا هەر لە سەرتاوە بناغە و ئەساسی شارستانەتی دانرا، شارستانەتی مرۆڤاتی بە معنای کەلیمە. ئەو ئەساسە حەزاریە تەنها بە مسلمانان نەبووە، بەڵکو بۆ کۆی مرۆڤایەتی بووە کە مسلمانانیش بەشێکن لەو مرۆڤاتیە، وەکو هەوێنی ئەم مرۆڤاتی دەتوانین هەژماریان بکەین. بێگومان ئەو کارانی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم کردی لە شاری مەدینە لە بۆ ڕێکخستن بوو، لەبەر ئەوەی ژیانی مرۆڤەکان پێویستیان بە ڕێکخستن هەیە. ناکرێت بە شێوازێکی عەشوایی فەوزەوی کاروبارەکان بەڕێوە بچن کە ئەنجام و عاقبەتیان دیار نەبی، بەڵکو بە بەرچاوڕوونیەوە پێویستە تەخطیط و پلان ڕێژی بکرێ بۆ هەر کارێک. پێغەمبەر صلی الله علیه و سلم لەگەڵ هاوڵانی هەر لە سەرتاوە بۆ هیجرەت بۆ کۆچ پلانیان دانەوە بە تەخطیط کارەکان ئەنجامدا. خۆ دەکرا لە ڕێگەی تەنها موعجزەیەکی ئیلاهیەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم چکو مەسەن بە بوراق خۆی گەورە دەرگای ئەسمانەکانی لێ کردەوە و وەنیات ئیسرا و میعراج، بەڵام نەخێر پێویستە مرۆڤەکان ئەسباب وەربگرن با پێغەمبەریش بی بۆی کە مسلمانکانش فێر بن دوای ئەو کە لەسەر ڕێ و شوێنی ئەو بڕۆن و ئەسبابەکان وەربگرن. جا شارستانەتی بەبێ ئەسباب دروست نابی، حەزار بەبێ ئەسبابەکان چین؟ ئەسبابەکان یەکەمیان مرۆڤێکی بە مەبدە، مرۆڤێکی بە بیر و باوەڕ، مرۆڤێکی وەرەبەرز خاوەن ئیرادا. دوای ئەوە ئەم مرۆڤە کە ئیرادەی هەبوو، ویستی هەبوو، نێتی هەبوو، کەرەستە دنیویەکان بەکاردێنی، کەرەستەکان بەکاردێنی بزانی کامیان لە بەرژەوەندی ئەو مجتەمەعە ئەو کۆمەڵگەیە وەبەرهێنان و ئیسtismار بکرێت دواتر بۆ خزمەتی مرۆڤاتی یاخود دانیشتوانی. کەرەستەکان کە بەڕێزت باسی بۆ نمونە دروستی مزگەوتەکەی مەبەستی و مزگەوت وەکو دامەزراوەیەکی کۆمەڵایەتی و سیاسی و چارەسە فێرکاری و زانستی بۆ ئەوەی کە کۆی ئەو کێشانە یا ئومورەکانی ئینسانەکانی ئەوەی کە لە مەدینە هەبوو لێوێ بەرجەسە بێ. مەبەستت کەرەستە مزگەوتەکە بۆ خۆیەتی کتێک لە ئەساسیاتەکان مزگەوتەکە بووە، بەڵام مزگەوتیش پێویستی بە کەرەستەی مادی هەیە و هەروەها جگە لە معنەویەکە بیر و باوەڕ. ڕاستە مزگەوت یعنی بە شێوەیەکی زۆر سادە بنیاترا بە کەرەستە خاوەکانی ئەو سەردەمە کە باو بووە لە قوڕ و لە قامیش و لە سەرەتای زۆر، بەڵام لە ڕووی ڕوحەوە زۆر گەورە بوو. یعنی بەڕاستی سەرحێک ئەو مزگەوتە سەرحێکی حەضاری بینایەکی شارستانی ئێزگار گەورە بوو کە نمونەی نەبووە و دووبارەش نابیتەوە ئەو وەختە. یعنی ئەتومشای ئەوڕێت تەماشا دەکەی مزگەوتی ئێزگار زۆر گەورە دروست دەکرێت لە ڕووی معماریەوە، تەڕازی معماری زۆر پێشکەوتوو، مەبالغی زۆر لێ سەرف دەکرێت، بەڵام ئایا ئەو ڕوحیەت و ئەو ناوڕۆک و ئەو ناوەخنەی کە ئەو سەردەمە هەیبوو ئایا ئێستا لێ بەدی دەکرێت یان زیاتر ئیتمان بەلانە شکلیات و مەسەریاتەکان دەدرێت؟ خۆ زۆر گرنگە تو ماڵی خوای گەورە گرنگی بە بیناکردنەکەی بدەی و خزمەتی بکەی و بە جوانترین شێوە دروست بکرێ، بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەوەی کە پێویستتر و گرنگترە ئەوەیە کە بتوانی کەسانێک لەو شوێنە پەروەردە بکەی کە هەڵگری ئەو پەیامە گەورەی بن، پەیامە ڕاستەقینەکە وەکو چۆن خوای گەورە دایبەزاندووە. چونکە مزگەوت بە بینا ناتوانێ ئومەت دروست بکە، ناتوانێ ئینسان دروست بکە، بەڵام ئینسانەکان و مسلمانەکان مرۆڤەکانی ناو ئەو مزگەوتە کە مزگەوتیان دروست کردیە، ئەوان ئەگەر خاوەنی ڕوحیەتێک و بیر و باوەڕ مەبدەئێکی سابت و نەگۆڕ و بەهێز و دامەزراو بن، ئەوان دەتوانن گۆڕانکاریەکانی دیکە بکەن لە کۆمەڵگەدا. کەواتە مەبەستم ئەوەیە بڵێن شێوازی سادەیی ڕێگاوبانێک یاخۆت بینایەک ئاوەدانیەک ئەگەر سادەش بوو گرنگ نییە بەقەدر ئەوەی کەەوە ناوەڕۆک شارستانەکەی چی گەیاند، ئەو مزگەوتە چی پێگەیاند، چی دروست کرد، ئەوانەی دروست کرد ئەو کەساتیانەی دروست کرد کە ئێستا ئێمە لە ڕۆژگاری ئەو ڕووداکەوە دەژێن بەشێکین لە شوێنەوار لێکەوتەکانی ئەو هاوڵانی کە لەوێندا دروست بوون. لە تعریفی حەزارە لایەنە ڕۆحیەکە لە پێشی لایەنە بڵین مادیەکەوەیە مامەستا ئارام ئەوەی کە وەکو بەڕێزت باشە عەفوو لایەنی بەڕێزت باسی ئینسان سازیەکەی کارگەی دروستکردنی ئینسانی عنی لە ڕووی ڕۆحیەوە جوانە. ئێستا ئەمڕۆ تەماشا دەکەین ئێمە لە شارستانتی ئەو زمانە سەدەی 2021 لە ڕۆژ ئاوا لە ڕووی تەکنۆلۆژی لە ڕووی معماری و ماشەڵڵا خۆ هیچ شتێک نەبووەکەوە نەیکەن، بەڵام چەند لە ڕووی مادیۆ پێش دەکەوی لە ڕووی مرۆڤاتی و مرۆڤاتی ڕاستەقینەوە عەدی تەنازولیە بەرەو لاوازبوون دەڕوە لە ڕووی بەهاوە لە ڕووی قیمە بەرزەکانەوە ڕوو لە لاوازی و تەناقوسە نقصان دەکا. بەڕاستی ئەوە کێشێکی گەورەیە، بەڵام مسلمان ئیسلام پێغەمبەر صلی الله علیه و سەلم لەسەرتاوە هەر لە دوای کۆچەوە بێ ئێمە دەڵێ
کە ئێمە مەبەستمان دروستکردنی ئینسانە پێش دروستکردنی بیناکان کە ئینسان دروست بوو زۆر ئاسانە دوای بیناکان دروست بن و وەڕێگەوبانەکان و مەشاریعەکان دروست بن بەڵام کاتێک کە ئینسان داڕوخاو و داڕماو دەبی ئەو شتانی دیکە ئەگەر درستیش بکرێن ئەگەر ئینسانی تێدا نەبی ئەنجامەکەی ئەو هەدەبێکی ئێستا ئەمڕۆ ئەوەی دەبینین ئەمە بۆ لایانی عەفوەن بۆ لایانی بڵین برایەتیەکەی نێوان مهاجیر و ئەنسار و بۆ ئەوەی وەسیقەی مەدینە بۆ هەمووی ئەمە تەواو ڕاستە بێگومان وایە ئەو تاقیکردنەوە ئەو ئەزمونەی کەواکرا ئەو ئەزمونە دووبارە نابیتەوە ئەوەی کەواکرا ئەو وەختە یعنی زۆر ناوازە بوون زۆر ناوازە بوو هەم لە ڕووی گوتمان وەکو مزگەوت دروستکردن و هەم دروستکردنی بڵێن تەعایش و پێکەوە ژیان لە نێوان مهاجرەکان و مهاجرەکان و ئەنساریەکان و پێکهاتەکانی دیکە ئەم ئەوڕۆ پێویست ماتەمانم کە باسی زۆر دەکەین دەمانەوە ئەمڕۆ چۆن تەوزیفی بکەین چۆن ئێمە دەست لەو ڕابردووە وەربگرین تەنها تاریخ نییە بخوێندرێ ئەوە بەڵکو بۆ ئەوەیە کە ئێمە زارێککە بەرجی زیندوی بەس بەو پرەنسیب و بادیئانەدا بکەینەوە جارێکی دیکە و لە ڕژانی ئەوڕۆماندا بزانین ئەوان چۆن بوون ئێمە چۆنین ئێمە پێویستە چی بکەین مەبەستم ئەوەیە ئینسیانتەکە زۆر گرنگترە ئەوڕۆ مسلمانەکان دەبینی چەند پەرتەوازن لە جیهاندا سەڕای ئەو هەموو بینایەت و مەبانی گەورانە چەند مەشارێکە چەند نمونەی طراز معماری مزگەوت هەیە لە جیهانی ئیسلامی ماشاءڵڵا چەند جوانن بەڵام لە ڕووی دڵەکانەوە چەند لێک جیاوە چەند لێک دوورن چەند پەرتەوازی هەست پێ تەنافۆر هەیە بەڵام ئەو وەختە پێچەوانە بوو مزگەوتێکی سادە بەڵام ڕۆحێکی گەورە و تەواصل و پەیوەندی و گرێدانێکی زۆر بەهێز لە نێوانیاندا. بەڵێ سپاس دکتۆر خالید تەواوکاری وەڵامەکانی پێشوود باسیەوەمان کرد خۆی گەورە لە قورئانە بۆ تعبیرە وەسفی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم و ئینەکە لەعەلا خولوق عەظیم ئەم خولوقە زۆر گرنگە بەڕێزی باسی ئوسوەی حەسەنەت کرد یعنی خولوقەکە بوو بۆ خۆی هەر ئەم کەسایەتیە گەورە مێژووی دروست کرد لە مەککەوە تەجاوزەکە ڕاتە مەدینە هێندەی تر گەورە ئەبێ و ئەبێ بە کەسایەتیشی گەورەی ناو مێژوو کە هەتا ئینسانیەت ماوە لە دەرەوەی ئاینی ئیسلامیش باسی ئەم شەخصە گەورەیەکەن ئەم کەسایەتیەکەن هیجرەت چ ڕۆڵێکی بەمە بەخشی؟ بەڵێ طبعا ئەگەر تەماشا قسەکانی پێغەمبەرکەی صلی الله عليه وسلم لە ڕووی ئەخلاق و ڕەوشتەوە طبعا زۆرن بەڵام ئەو حەدیثەی کە لە موەطەی ئیمام مالک دا هاتووە ڕەحمەتی خوای لێبی پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم إنما بعثت لأتمم مكارم الأخلاق نافەرمێ ئێوە ئەخلاقتان نییە دەڵێ هاتیمە لۆتان تەواو بکەم ئەوانەی کە هەتان بۆ لە جود و کەڕەم ئینکاری ناکەن لە شەجاعەت و گەوراتی ئینکاری ناکەین ئەمن هاتیمە هەندێ شت ماوە بۆتان تەواو بکەم تەکمیلەکەی بکەم لە ناو ئێوەدا بەرجەستەی بکە ئەو تەکمیلیش لە شێدا دەبینین لە شەخصی مندا دەبینن لۆی عایشە کە وەسفی پێغەمبەر دەکات صلی الله عليه وسلم دەرێ کانە قورئانن یەمشی بین الناس یعنی خۆی لە خۆیدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قورئانێک بوو لە بینی خەڵک داهات و دەچوو من یەک نمونە لۆ دەین مۆ تەماشا کە مامۆستا هەرام کە خوای گەورە دەفەرمێتە پێغەمبەر صلی الله عليه وسلم خذ العفو وأمر بالعرف وأعرض عن الجاهلين کە دەفەرمێ ئێوە عەفو وەرگرە دەفەرمێتە پێغەمبەر صلی الله عليه وسلم طبعا لۆ قائد عەفو وەرگرتن تۆزێ شتێکی ئاسان نییە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەگەر لە تاریخی ئیسلامی تەماشای کە لەوانەی 20 جار محاولەی ئیغتیالکردنی کرایە و ئەو نەفەرانەی کە بەدەستی خۆشی پێغەمبەر صلی الله عليه وسلم گرتیتی هەر هەمووی عەفو کردینە یەکیانی عوقوبە نەدایە یعنی تۆ وەرە قائیدێک بی خەڵک بێ بتکوژی بەس چونکە خوا فەرموویتی خذ العفو تۆ عەفو وەرگرە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەکسەر بەرامبەرەکەی عەفو کردووە هیچ قائیدێک نییە لە دنیا بتوانی ئەو نەوعی پێغەمبەر صلی الله عليه وسلم دایناوە ئەنجامی بداتن بەڕاستی جا لۆی بەڕاستی ئەوە زۆر گرنگە لە ژیانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک کە تەماشا دەکەین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو وەچە جوانیەی نیشانی عالەم و دنیا داوە ببینە کابرای یەهودی دێتن عەزیەتی پێغەمبەرەدا صلی الله عليه وسلم لەبەرەوەی قەرزی دایتێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیمام عومەر دەنێری دەفەرمێ بڕۆ قەرزەکەی بدەوە و ئەوەندەشی زیاد بدێ بەس تەماشا ئەو عیبارەتەکە ئەو تعبیرە جوانە وەزیدهو 20 ساعا مەکانە ما رعتەهو بەس لەبەرەوەی ئیمام عومەر خۆی لێ تووڕە کرد و ترساندی فەرمووی حەقەکەی بدەوە و 20 یعنی ڕبەشی زیاد بدێ فەرمووی لەبەر چ فەرمووی مەکانە ما رعتەهو لەجێی ئەوەی تۆ ترساندت خۆت لێ تووڕە کرد بە توندی تەماشات کرد وەکو بە زمانی ئێوە بڵێن ئەتوو دەڵێ هەولێری بە زمانی سولێمانی بڵێن مۆڕەتێ کرد وا دەردەستی تعبیرەکە حەقی ئەوەشی بدەوە یعنی ئەو جوولەکە بوو بەس دوورە تەماشا ژیانی پێغەمبەر کە صلی الله عليه وسلم حەقی ئەوجە زۆر خەڵکی وڵای ئیسلامەتی ڕەهابیە و ئەو شتانەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم بەس عومەر تۆ کابرا هات داوای حەقی کرد جوولەکە بوو بەس چونکە ترساندت حەقی ترسەکەشی بدەوە لۆت نییە بیترسێ وەرەگە مافی بخۆیت بەڵێ ئەجا تو تەماشا ئەگەر
ئەوە کە کابرا نابوو ئەوها بەو شێوەشداوە لە پێغەمبەرکە صلی الله عليه وسلم بەس ڕەوشتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاوا بوو. تۆ تەماشا کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەر ئەعرابیەکان کوبوو کە ئەوان زۆر خەڵکی تند بوون، یعنی ئاداب و شت شارەزا نەبوو، نەزانی یەکی هات لە مزگەوتێ میزی دەکرد، یەکی هات شتێکی وای دەکرد، پێغەمبەر صلی الله عليه وسلم حتى ئەوانش بە جوانترین ئوستوب فێری کردن. ئەسحاب ویست خۆی لێ تووڕەکە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووینە لۆیە و ئەعرابی هات کە نوێژی لەگە پێغەمبەر کرد صلی الله عليه وسلم ئەزانی دوعاکەی چ وەکو لە سونەدا هاتووە اللهم ارحمني ومحمدا ولا ترحم معنا أحدا. خويا رحم بس بمنو بمحمد پیغمبر صلى الله عليه وسلم فرمي لقد تحجرت واسعا بابتو شتي زور فراوالد قسكا كردو قيناك اول برتي واي كرد ديتي همو اصحابك او تصرفي كرد كمزقوتي بيس كرد خويا لي تورا كردو لو يتسون بس محمد المصطفى نبي صلى الله عليه وسلم فرمي لي قرن دعوه وأريقوا على بوله سجلا من ماء. ئەی پێداکەن زەیەکە پاک دەبتەوە نازانێ گەبزانی کوشتی وا دەکا کاتە بڕۆژیانی پێغەمبەرتم بەشاکە صلی الله عليه وسلم نەوعێک لە تەسەڕوفی هەبوو لەگەر یەهود لەگەر ئەعراب حتا لەگەر کوفار غەورەیەکی کوڕی حارث هات بۆ بیکوژی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەڵێ من یمنعک منی پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم الله کە شیرەکەی لە دەست بەردەبتەوە دەڵێتەوەی من یمنعک منی دەڵێ وەڵام من کەسم نییە کون خەیرە ئاخیدن باشترین کەس بە کەشیرت بەدەستە پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم عەفوم کردی بە جارێتر شەڕ لەگەر ئێمە مەکە. کابرا لە جەنگدا پێغەمبەر بەدیلی دەگری صلی الله عليه وسلم هاتووە بیکوژی ئەفەرمێ خۆت ئازاد کە فەرمی یا رسول الله هیچم نییە بەڵام حەفت کچم هەیە لەبەر خاتری ئەوان ئازاد بکە. پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم ئازادت دەکەی لەبەر خاتری کچەکان بە جارێکی شەڕمان لەگەر مەکە لەبەرەوەی ئێمە شەڕت لەگەر ناکەیت تۆ حەفت کچت هەیە لەبەر چ ناچی خزمەتی منداڵەکانی خۆت بکەی دەی شەڕ لەگەر ئێمەدا دەکەی. تۆ تەماشا ژیانی پێغەمبەرکەی صلی الله عليه وسلم هەرچی قائیدی دنیا هەیە شەرمەزارەبی هەرچی مسلمان هەیە شەرمەزارەبی هەرچی خەڵک هەیە تەماشای دەکەی ئەو عەزەمەت و گەورەی ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم کە خوا وەسفی دەکا وئینەکە لەعەلا خولوق عەظیم جا حتا ئاەتەکە کە تەماشاکیە عەلا لە ڕووی لوغەی عەرەبیەوە لە بۆ فەوقیەتە واتە ئەگەر گردێک دروست بکەین سەرەوەکەی ئەخلاقی پێغەمبەرە صلی الله عليه وسلم ڕەوشتی ئەوە نیشانی کۆمەلگای دەدا بە عەمەلی بە فعلی. ئێستا تۆ تەماشا پێغەمبەرکە صلی الله عليه وسلم یعنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوتبە ئەدا یەکێ دیتە ژۆر دەی یا رسول الله دوعامان لۆ بکە وا بکە یعنی شتێکی فەوریمان لە بۆ کە پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکسەر ئیستیجابەی قسەکەی دەکا تێگەی یعنی لە تعلیمە کابرا هاتوو پێغەمبەر خوتبەیەدا صلی الله عليه وسلم یا محەممەد علمنی الصلاة فێرە نوێژم کە پێغەمبەر صلی الله عليه وسلم بەو پڕی تەواضع لە خوتبە دێتە خوارێ کابرا فێرە نوێژەکە و دەست بە خوتبەکەی دەکاتەوە. یعنی تەماشا ژیانی پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم لە شاری مەدینە بەڕاستی لە ڕووی ئەخلاق و ڕەوشتەوەدا کە خوا ئەوە وەسفی دەکا محەممەد المستەفا صلی الله عليه وسلم ئەوە لەگەر ئەو هەموو عیبادەت و تاعات و ئەو هەموو مەشغەڵەتیە کە دنیا تێیدا هەبوو ئەوجا پێغەمبەر صلی الله عليه وسلم کەمترین شتێکی ئێمال ناکرد کە تێپەڕی بە کۆرانێکدا منداڵێکی دەدی سەلامی لێ دەکرد. کەواتە ئەکرێ بڵێن ئەمانەی بەڕێزت هێمات بۆ کرد ئەو هیجرەتەی کە ئەنجامیە لە مەکەوە بۆ مەدینە کە ئێستا ئێمە لە ساتە وەختی ئەو بیرەوەریین ئەو هیجرەتەی کە کردی ئایا ئەمە بۆ خۆی پێداویستی ئەو قۆناغەش بوو کە ئەو هیجرەتە لەگەڵ کۆی ئەو سلوک و هەڵسو و کەوت و قیەم و بەها و مامەڵەکردنەیە بۆ خۆی یەک هاتەوە ئەبوو بێتە تەواوکاری؟ بەڵێ بەس تەماشا ئەوە بکە ینی بۆ نمونە پێغەمبەر صلی الله عليه وسلم حتا لە مەکەش ئەو شتانە نیشانەدان بەڵام لەوێ ئەگەر بیگوت بە مەسەلەن ئەمن ئەگە بەدەستەڵات بام یەکێک وای بکرد بە بەرامبەرم عەفوم دەکرد دەیانگۆ لەوانەیە دوور لە پێغەمبەر صلی الله عليه وسلم وە نەبی بەس لەوێ بە عەمەلی نیشانیدان لەوێ کە دەسەڵاتی هەبوو عەفوی دەکردن لەوێ کە دەسەڵاتی هەبوو پارەی پێدەبەخشین لەوێ کە دەسەڵاتی هەبوو پێغەمبەر صلی الله عليه وسلم یارمەتی دەدان لەوێ کە دەسەڵاتی هەبوو شتەکانی لەو فەراهەم دەهێنان و دەیهێنانە بەردەست یعنی دەکرێ بڵێن هیجرەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مەکەوە لە مەدینە محەتەیەکی عەمەلی بوو کرداری بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شتە گەورەکانی نیشانی قوڕیش و دەوروبەر و ئەوانەدا کەنگۆ وەرن تەماشاکەن گەورەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئالێرە تەماشاکان ببینن لە کاتێکا کە هێزی هەیە لە کاتێدا کە قووەتی چکە تو منتەڵقی قووەت شتێکت پێ فێرەکە ئێستا من ئەو نمونەیە بە شتێک ڕەبتەکەم زانە بەس لۆ تەوزیحە خەڵک دەڵێن حەسەنی بەسری زاهیدە ئەو خۆی وا دەفەرمێ دەفەرمێ زاهید ئەمن نیمە تەرکی دنیام کرد زاهید عومەری کوڕی عەبدولعەزیزە هەموو دنیای لۆ هات وەری نەگرت بەس دنیا لۆ من بێ چێ دەڵێ وەری ناگرم چێ دەڵێ قبولی ناکەم کە محەممەد المستەفا صلی الله عليه وسلم بۆ قائیدی گەورە و دەسەڵاتی گەورە ئەوجا خەڵکی عەفو کرد و پێی بەخشی و یارمەتی دا و لەوێشەوەڕە سڵاوی لە منداڵێکدا دەکرد لەوێشەوەدا پێغەمبەر صلی الله عليه وسلم کەسێکی فەرامۆژ نەکرد و ئیهمالی نەکرد. بەڵێ سپاس زۆر جا باسەوە کرێ باسی
بۆ من یەکەم فەرموودە ئەکرێ کە لە ناو مەدینە پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ نمونەوەی کە تۆمار کراوە هەیە مەسەلەی باسی سڵاو و سەلامت کرد ئەفش و سەلام فعلەن وایە ئەفش و سەلام بوو ئەمە بوو بە چۆنەڵی بوو بە ڕایهەڵەیەکی بەهێز لە نێوان خۆی و ئەسحابەکان لەگەڵ خەڵکی و دانیشتوانی شاری مەدینە. بەڵێ پێغەمبەر صلی الله علیه وسلم کە چۆن مەدینە یەک لە گەورە جوولەکەکان کە ناوی حوسەینی کوڕی سەلام بوو، دوای پێغەمبەر صلی الله علیه وسلم ناوەکەی گۆڕی کردی عەبدوڵڵای کوڕی سەلام لەمان دەجێرتەوە، دەڵێ کە چوومە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم بەس بە دیتنی دەموچاوی موسڵمان بوو. دەڵێ کە پێغەمبەر صلی الله علیه وسلم لی پرسیم تۆ گەورەی جوولەکەکانی کووە بە ئاسانی موسڵمان بووی؟ فەرمووی زانیم ئەو دەموچاوە هی ئینسانی درۆزن نییە، هەر بەس دەموچاوەکە. جا فەرمووی ئەوەل قسە کە گوێم لە پێغەمبەر بوو صلی الله علیه وسلم هاتە ناو شاری مەدینە، فەرمووی ئەیوهە الناس، ڕووی لە هەموو خەڵک ئەفشوا السەلام وصلوا بالليل والناس نيام وصلوا الأرحام تدخلوا الجنة بسلام. يعني روي لخلقك كل بيغمبري إخوة صلى الله عليه وسلم أو بكن هم شونيش بكن هم سلام ليكتري بكن هم سيلي رحم بزي بكينن ها دزنا بهشت بسلامة. يعني أواني فير كردن بيغمبر صلى الله عليه وسلم كشتي كومالات واجتماعي وأخلاقيات. بله سپاس دكتور خالد. بله بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە هاتمە کۆتایی بەشی یەکەمی بەرنامەکەم تایبەت بە هیجرەت و ڕووداوی مێژووی گرنگ لە مێژووی ئیسلامدا تاوەکو بەشی دووەم بەخۆی گەورە و میهرەبانتان دەسپێرم. کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.